خوای گەورە ڕەحمان پێ بکە و یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی ڕووبکەینەوە دینی خوای گەورە، یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی قیامەتمان لەبیر بێ. برانی بەڕێزم قەت بە دنیاتان مەغرور مەبن، هۆشتان دائیمەن لە ئاخرەتتان بێ. دنیا بەدەستانەوە بێ بەڵام قیامەت لە دڵتانە بێ. تەنها خۆشەویستی خوای گەورە لە دڵ و دەروونتانە بێ. ئەوەش کە یارمەتی دەرمانە بێ بۆ ئەوەی کە زاهیدانە لە دنیاە بژین. چەند خاڵێکە ئینشاء الله خۆم و نەفسی خۆم و ئێوەشی بیرە خەمەوە ئومێدەوارم کە ئینشاء الله لەبەرچاومان. یەکەم شتێک کە یارمەتی دەرمانە بێ لەوەی لە دنیاە زاهیدانە بژین ئەوەیە کەوا تەماشای دنیا بکەین کە زۆر بە خێرایی تەواوە بێ و دنیایەکی فانیە، دنیایەکە لە دەست هەموو کەسێک ڕۆیشتووە، کەم و کورتە، ماندووبوونێکی زۆری تایە. ئەو شەڕەپاڵەی لەبەر خاتری ئەو دنیایە ئەدرێ، هی ئەوە نیە ئینسان لەبەر خاتری دنیا ئەو شەڕەپاڵە زۆرە بکە، ئەو هەموو شەڕی لەسەر بنێتەوە، ئەو هەموو ناڕەحەتیە. هی ئەوە نیە جەستەی ئەوەندە ماندووکە لەبەر خاتری دنیا. ئەم جەستە ماندووکردنەی خۆت ڕەحمێ بە خۆت بکە بۆ ئاخرەتی خۆتی ماندووکە. ئەو هەموو پارەی کۆیەکەیتەوە بۆ دنیات، یەک لەسەر دەلەوە تەرخانکەرەوە بۆ ئاخرەتی خۆت و بیکە بەخێر. ئەو لاشەی ماندوویەکەی لە دنیای خۆت و لەزەتی خۆتە، لە عیبادەتی خۆتە، لە شەونێژی خۆتە، نەختێک ماندووی کەرەوە بۆ قیامەتی خۆت. دووهەم وا تەماشای ئاخرەتی خۆمان بکەین کە حتمەن ڕۆژی قیامەتە و دێ و گومانیشی تیانێ کە ئێمەش بەرەو ئەو نزیکترە بینەوە. و ئەوێش ڕۆژێکی هەتاییە، ژیان لەوێ نەمریە، پلەپایەکی گەورەیە لای خوای گەورە. گەر ئینسان خوای گەورە ڕەحمی پێ بکە و ڕەزامەندی ئەوی دەستکەوێ، ئەو هەموو خێر و خێراتەی دەستکەوێ و بیگێنێتە ئەوێ، لەوێش خوای گەورە پاداشتی بداتەوە بە ڕەزامەندی خۆی و بە بەهەشتی بەرینی شادکە. سێهەم یادی مردنمان هەمیشە لە دڵ و دەروونا بێ و هۆشمان لە قیامەتمان بێ. ئەو دیاردانەی لە دنیاە ئەیبینین یارمەتی دەرمان بێ لە بیرخستنەوەی مردن، نەک تۆ بەلای قەبرستانی شات هەیە پڕیادێکی مردن ناکەیتەوە، نەک تۆ دانیشتووی بە تەنیا دانیشتووی بەڵام هۆشەکرد لە ئاخرەت و قەبر و حساب و قیامەتی خۆت نییە. بیرکردنەوە لەوە یارمەتی دەرمانە بێ بۆی کە زاهیدتر بین لە دنیای. چوارەم بەشداربوون لە جەنازە بردن بۆ گۆڕستان، لە گۆڕ هەڵکەندن، لە مردوشتن، لە ئامادەبوونی مردوشتنەکە، لە کفنکردنی، لە هەڵگرتنی، لە گۆڕ هەڵکەندنەکەی، لە دفنکردنی، لە بیرکردنەوە لە کۆچی دوایی عەزیزانی خۆمان، لە دایکمان، لە باوکمان، لە باپیرانمان، لە خاڵوانمان، لە کەسوکارمان. بیر بکەینەوە لەوانەی کە ڕۆیشتون دەوڵەمەند بوون، فەقیر بوون، بەڵام هیچ شتێکیان لەگەڵ خۆیان نەبردووە، هەموو ڕەنجیانەدا، هەموو ماندووە بوون، بەڵام هەرچی ماندوو بوونەکەیان هەبوو بوو بە میراتێک و تەوزیع بۆەوە، خەڵکانێک وەریان گرتووە کە مستەحەقی نین. پێنجەم خۆساخکردنەوە بۆ ئاخرەت، کات تەرخانکردن بۆ تاعەت و عیبادەت. ئەو کاتانەی کە هەتە زوو یادی خوای تیا بکە، تۆ بەڕێگایە ئەڕۆی زیکری خوا بکە، لە پاسێکای، لە ئەندەرگراونێکای، لە قیتارای، لە هەر شتێکا کە هەی، با مۆبایلەکەت قورئانی لەسەر بێ، با سەماعەکەی لە گوێتا بێ و گوێی لێ بگرەرەوە، با ئەذکاری سەباح و مەساءت پێ بێ بیخوێنی، با قورئانێکی باخەڵت پێ بێ و بیخوێنی کە مەشغوڵ بووی بەوە ئەجرت دەسەکەوێ، ئەگەر ئەو نەبوو چاوت بەرشتی حرامەکەوێ. شەشەم بەرژەوەندی دینیت بخەرە پێش بەرژەوەندی دنیاییتەوە. لە هەرچی شتێکا سەر پشک بووی لە نێوانی ئەوەی بەرژەوەندیەکی دینەکەتی تایە و ئەوی تریش بەرژەوەندیەکی دنیاکەتی تایە، ئەوی دینیەکەت بخەرە پێش خۆت، ئەوەی دینیەکە بخەرە پێش، چونکە ئیستیفادەی بۆ دنیا و قیامەتت تایە، خزمەتی مسلمانانی تریشی تایە. حەوتەم سەخیبە، لە پێناوی خوای پەروەردگارە خێر و خێرات بکە، پشکێک دانێ، سەهمێک دانێ بۆ ئەوەی کە بتوانی لەبەر خاتری خوای پەروەردگار داینێ، هەر بۆ بیرخستنەوەژە و برابە ڕەزانە بیرەخەمەوە. ئیرادەت ببێ لە 103 واریداتی خۆت و کەسابەتی خۆت لە 103 دابنێ بیکەیتەوە بە خێر و خێرات، کە خۆت ڕاهێنا لەسەر لە 103یەکە، لە 103یەکە ئیشی زۆر پێکرێ ئەگەر خوی بدەیتێ و بەردەوام بی لەسەری.
تۆ حساب بانکیت هەیە ئەتوانی بە موظفەکە بڵێ لە 103 حساباتی خۆمم بۆ جیاکەرەوە بیخاتە سندوقێ بیخاتە ژمارەیەکی تر حسابێکی تر ئەمەدانێ هەموو جارە سندوقێ بێ حساباتی خۆتی تیابێ بۆ ئاخرەتت ئەمە ئەکەیتەوە بە خێر و خێرا ئەمجار ڕادەی لەسەرەوە هی زیاتر ببەخشی خوالت قبولکە و ئەوەشتان بیرە خەمۆکە لەسەر سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەو کتێبەی کە چاپیەکەین ڕەمەزانە و هەلە و فرسەتێتی بۆ بڵاوکردنەوەی بە شۆرایی چاوی ئەو کەسانەی کە ڕەسمەکاری کاتێرەکانیان دژی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام بڵاو کردەوە تا ئێمەش لە بەرامبەری ئەوە لانی کەم 1000 کتێب بڵاوکەینەوە لەم ئەوروپایە بەسەر خانەوادەی کوردیە ئەوەش بە تەئکید پارەیەکیەوێ وەکو چاپکردنی وەکو بەریدیشی وەکو نەقڵکردن و هێنان و بردننی خوای گەورەش لە هەموو لایەکی قبوڵکە هەشتەم کۆڕ و کۆمەڵت ڕەفیقەکانت هاودەنگ و ئەنیسەکانت با ئەو کەسانە بن کە مەشغوڵن بە کۆڕی ئاخیرەتەوە با لەو کەسانە بن کە خواناسن تۆ چۆن خۆت خواناسبی و لەگەڵ یەکێکی ترە توانی بژی کە زیناکارە تۆ لەولاوە شەو نوێژەکەی و ئەوی تریش ئافرەتێکی داوین پیسی هێناوەتە تۆ چۆن نەتوانی لەگەڵ ڕەفیقێکا بژی تۆ ڕوود لە خوایە و فەرزەکان بەجێدێنی ئەو شەرابە خوا تۆ چۆن نەتوانی گۆشتی حەڵال گەڕاوی بە دوایە تا پەیات کردو ئەویش لەولاوە گۆشتی بەرازی هێناوەتەوە لەسەر هەمان تەباخ یان بۆن و بەرامەیان بەسەر یەکترا بێ چۆن نەتوانی لەگەڵ کەسانێکا بژی هەموو هەڵپەیان بۆ دنیای و هۆشێکیان لە ئاخرەتیان نییە لەگەڵ ڕەفیقانێک بدۆزەرەوە کەسانێک بدۆزەرەوە ببنە هاو دەنگت کە ئەهلی قیامەت بن قیامەتت بیرخەنەوە ئەوە کاریگەری گەورەی هەیە چونکە ئینسان ئەگەر ڕەفیقی مسلمانی باشی هەبوو دائیمە لە ژیانی دنیاشە مرتاحیەکە یارمەتی دەریشێ بێ بەرەو ئاخرەتیش ئەگەر غەڵەتیشی کرد عیبێکی بوو بۆیە پۆشێ یارمەتیشیەدا لەو کەوتنەی هەستێتەوە تەشجیع کاتەوە لەسەر تۆبە بەڵام ڕەفیقی خراپ هەرەی با بەرەو خراپەکاری تر نۆیەم یاری و مەزاق و پێکەنین و سوعبەت و قسە و ئەم جۆرە سوعبەتانەت کەم کەرەوە خاصەتەن کە ئەزانی حەڵاڵ نین جائز نین لەوانەیە زۆر قسە هەیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە تۆ دروستت کردوونی خۆت دروستێکە یایەکی چکە دروستێکە ئەمە جگەلەوەی کاردانەوەی خراپیە بێ وەکو ئەو کاردانەوانە کە تۆ لەسەر عەرەبێ گەردووی یاڵێ فارسێ گوای کرد یانەڵێ هەولێریە گوای کرد سلێمانیە گوای کرد هەڵەبجەییە گوای کرد گەرمیانیە گوای کرد فڵانیە گوای کرد لادێییە گوای کرد یەکێ لە دەرەوە وای کرد یەکێ لە کوردستان وای کرد ئەم قسانە مەیجێڕەرەوە ئەوەی کە ئەزانین نوکتەیەکی حەق نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوکتەی جێڕاوەتەوە سەحابە بەڕێزەکان نوکتەیانە جێڕایەوە بەڵام لە چوارچێوەی حەق دەرنەئەچوو تۆش خۆت ڕابێنە لەسەر ئەوە با یاری و مەزاق و پێکەنینت لەگەڵ هاودەنگ و براکانی خۆتە لەسەر ئەساسێکی حەق و ڕەوا بێ خاڵی ئەخیر خاڵی دەیەم جۆگرتنت خوێندنەوەت با لە سیرەی پێغەمبەری نازارەوە عەلەیهی سەڵات وەسەلام دەست پێ بکە مێژووی ژیانی ئەو سەحابە بەڕێزانەوە ئەو تابعینانە فێر بە بیخوێنەرەوە بە تایبەتی ئیخباری ئەو کەسانی کە مێژووی ژیانی ئەوانەی کە زاهد بوون لە ژیانی دنیایانە بەو شێوەیە ژیاون بەڵکو هەمومان نەتوانین اقتیدایان پێەکەینەوە یارمەتی دەری یەکتریە بین لەگەڵ یەکە لەم لافاوی جاهیلیەتەیە هەمومان دەسە دەینە دەستی یەکتری هەتاکو کەسمان لێ نەکەوێ و نقم نەبێ و لافاوەکە نەیبا بەزەیتان بە یەکترا بێتەوە سینە فراوان بن بەرامبەر بە یەکتری یەکتریتان خۆش بێ و یارمەتی دەری یەکتری بن و ماف و ئەرچی برایەتی دینیتان لەسەر یەکتری تحقیق کەنەوە جێبەجێیکەن سۆز و خۆشەویستیتان بۆ یەکتری بجوڵێ بشزانن کە هەمووتان برای یەکترن بەهێزی هەمووتان ئەم دینە سەر لە نوێجارێک کە دێتەوە بۆ مەیدانی سەروەری شەرع و بۆ ناو ئەو کۆمەڵگەیە کە جارێکی تر خەڵکەکەی پێبەختەوە بێت با هەمومان وزەمان بکەینەوە بە یەک بۆ یارمەتیدانی یەکتری لەسەر خواناسی لەسەر خواپەرستی لەسەر ڕەفتاری ڕەسەن لەسەر داب و نەریتی پەسەند لەسەر تەزکیەی نەفس و بەرەو خواچوون ئەمە دوو ڕێیانێکە با یارمەتی یەکتری بدەین لەسەر هەڵبژاردننی با یارمەتی یەکتری بدەین لەسەر هەڵبژاردننی ڕێگەی خواناسی و بەرەو خواچوون خوای گەورەش یارمەتی دەرمانە بێ حتمەن
وأجزانين قماني تانية برايتي جنجي مسلمان لە غوربەتی خۆیان لەم ئەوروپایە لەم مەیدانە پڕفەسادەیە ڕووی کردوتە خوای گەورە لەبەر خاتری خوای پەروەردگار حەڵاڵە خوا و خۆی لە حرام گرتوتەوە گومانتان لەوە نەبێ کە خوای پەروەردگاریش لەگەڵتانایە یارمەتی دەرتانە بێ خوای گەورە بەزەی بە حاڵمانە بێتەوە یارمەتی دەرمان بێ و یا ڕەبی خوای بەلوتف ڕەحمەتی خۆت بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.